چەند ڕۆژێک پێش ئێستا ڕێم کەوتە یەکێ لە شارەکان دووسێ گەنجی زۆر قۆز و جوانم بینی لەسەر سەیارەیە بوون، زۆر زگم پێیان سوتا. فەرموودەیەکم کەوتەوە بیر و وتم وعد بێ عەساوە لەعەلە ئەوەی ئەمان بینێ و ئەمان بیسێ، ئەوانەی کە گوێمان لێ ئەگرێ و حەز بەوە ئەکا فێری دین بێ بەشکم ئیسفادەیەکی هەبێت. کۆمەڵێ گەنجی خوێنگەرمم بینی لە ناو بارە لۆریەکا بوون، لۆریەکە کۆمەڵێ مەشروبی تیا بوو، کۆمەڵێ گەنجی داما و کۆمەڵێ گەنجی کاسب. اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ خوای پەروەردگار نەفرەتی لە کۆمەڵێ کەس کردووە، ئەو سێ چوار گەنجە حەماڵەش ئەگرێتەوە. بۆچی ئێمە بیر نەکەینەوە کە ئەچمە سەری بە تەفاسیلی؟ ئیسلامێک ئەوەندە بە ڕەحمە. ئێوە ئەزانن لە بەنی ئیسرائیلە ئافرەتێک لەشفرۆش بوو، خوای گەورە لێی خۆش بوو لەبەرچی؟ لەبەرەوەی پەرژینی قایم بێ لە ڕووتان سەگێکی ئاودا. خوای گەورە لە تاوانی ئەم ئافرەتە خۆش ئەبێ. بۆچی لەسەر مەشروب خواردن، لەسەر خواردنەوەی شەراب نەفرەت لە دەچینی کۆمەڵگە ئەکات؟ بۆ ئەبێ هۆکارێک هەبێ، هۆکارەکەی سەدی زەرائیعە، گردنەوەی شتە خراپەکانەکەوەها ئەو سەری دیار نییە. وخواي پروردگار لقرآن لمحكم كتابك يا أفرمي يا أيها الذين آمنوا أي أو كسي إيمانت هي بخوا بالروج قيامت بزندوبونوا إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان. ايوه همو كاتيك كنيوش أكن أعوذ بالله من الشيطان الرجيم. قرآن أخوان وآلين بردوام بنا أقرن بخوال الشيطان. خواي قورا أفرمي أي إيمان داران إنما الخمر خواردنا والشراب مشروب ذاتي خوي. إنما الخمر والميسر قمار كردن والأنصاب والأزلام سربريني حيوان وآجل بو غيري خوا وكو خوي جاهل كاني قريش بيباوران حيوانيان سر أبري بو بتكانيان وكو يستش بلا وخواي قورب من بارزي خلق يسر يبري بو قبر خلق يسر يبري بو أولياء خلق يسر يبري كعبرا يقدي لبردن بايا بينشش حيوان سر يبري أو يكيك لتاوان كان لقلب تفرستيا خواي قورا هاوشاني كردوا. والأزلام رجس من عمل الشيطان. شتێکی تر قاوەگرتنەوە و فاڵ و لە زمانی خۆیان کابرا ئەینوسی کۆمەڵێ شت دەستێ کردە ناویت بڕۆ سەفەرەکەت کە ئەگەر وا دەربچوایە و سەحمەکەی باش وایە ئەڕۆی سەفەری ئەکرد. بۆیە النافع والضار هو الله. سەیکە خوای گەورە چوار شت لە یەک شوێنە باس ئەکا. مەشروبی خستە ڕیزبەندی یەکەمەوە. بۆیە خواردنەوەی شەراب هەموو کێشەکان لێەوە دەست پێ ئەکات. عەزیزەکانم پێغەمبەر صلی الله عليه وسلم وصیەتی کرد بۆ ئەبوو دەردا. أبو درداء فرمي أوصاني خليلي صلى الله عليه وسلم هاوريو خوشويستو نوري تاوم وصيتي بوم كرت فرموي لا تشرب الخمر فإنها مفتاح كل شر. وتي أي أبي درداء نكي دزبو شراب بري هرشي كليني شر آجا وكان هي اللي شراب خواردنو دز بيكات. أي ايوه أزانن لسرقوي زوي ساڵانە 3,300,000 نەفەر بەس بە نەخۆشی خواردنەوەی کحولیەکان ئەمرن. ئایا ئەزانن بە سەدان ملیار دۆلار سەرف ئەکرێ بۆ خواردنەوەی مەشروب لە کاتێکا خەڵکی هەیە بە $1 ئەتوانێت ڕۆژە تا ئێوارە بژێ؟ ئایا ئەزانن ئەگەر بە هاتایە و شەریعەت و حکمی خوا هەبوایە بەم ئاەتانە خەڵک بجوولایەتەوە ئەو 3 ملیار کەسەش نەئەمرد؟ بە چ شێوازێک ئەمرن؟ خۆ یەکسەر نامرێ، بە چەندین ساڵ حەبوو دەوا وەرئەگرێت، چەندین ساڵ قەرەوێڵەیەک لە خەستەخانەکان داگیر ئەکا، تووشی سەرەتانی مەعیدە ئەبێ و چەندین کەسیش ئێمە لە نزیکەوە ئایا ناسین مەشروب مەعیدەیانی داڕزان و کوشتیانی. ئەوە هۆکارە برایانی خۆم. إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان فاجتنبوه. خوا أفرمي فاجتنبوه لعلكم تفلحون. وازي ليبير أي مسلمان وإيمان دار أي أو كسي بروات هي بو روجي زنو أبيتوا بخواي بمشروب خوريج بمري داماو دز بسرعت ينن بو مزقود إن جابي أو خلقيك وها خواي قورا أفرمي يا أيها الذين آمنوا هل بسن بكفن كردنت هل بسن بشورد نوت وهل بسن بو يبت بن بو قبرسان. أها بزانن براياني خوم كسيك وها أهلي أهواء أهلي دنيايا أهلي خوارد نوو أهلي منكراتا كاتيك أمري بتشاوي خوتان أي بينن صفيك خلق لفشتي ونيوجناكا بلام أو كسيك وها دز بدز نيوجا أو كسيك وها أهلي خيرا لمشروب قمار شرك كفر
هەموو ئەنواعی ئەشکاڵ و سیحر و دەجەل خۆی بە دوور ئەگرێ. بینیتە چەند خەڵک بە پرتا و نوێژی لەسەر ئەکەن، چەندە شوێنەکەی چۆڵە. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەسیەتیش ئەکا بە ئەبی دەردا ئەفەرمێن نەکەی نزیکی مەشروب بکەویتەوە، دەرگەی هەموو خراپەکارێکان لە خواردنەوەی شەرابەوە سەرچاوە ئەگرێ. عولەما ئەفەرمون فإنها تزيل العقل، عقل لا ئەبا، ئەو عقڵە لا ئەبا فلا يبالي بشيء، ئیتر کێشەی نییە. سەیری پیاوی معقوڵەکەی ئەخواتەوە ئیتر ئەبێتە کەسێکی تر، گۆڕانکاری بەسەرا دێ. ئەفەرمێ انفتح له باب الشر بعد أن كان مغلقا بقيد العقل. علەما ئەفەرمون بۆچی هەموو دەرگەی شەڕەکانی تایە؟ خوای گەورە کلیلی عقلی داوەتە هەر یەکێ لە ئێمە لە پیاوان و لە ئافرەتان و لە گەنجان. کاتێک کە ئەخواتەوە ئیتر پیاو کوشتن و ئاو خواردنی لاوەکێک وایە، ئیتر دزی و تاڵانی لاوەکێک وایە، کوشتنی کەسێ لەسەر جمێنێک ئاو خواردنەوەیە لە لای. ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ هۆکاری هەموو کێشەکانە. عوسمانی کوڕی عەفان زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە مەلائیکە شەرمی لێ ئەکا ئەفەرمێ اجتنبوا الخمر فإنها أم الخبائث. ئەڵێ ئامان لە خواردنەوەی کوحول دوورکەونەوە، لە خواردنەوەی شەراب دوورکەونەوە دایکی هەموو پیسیەکانە. هەرچی پیسی هەیە لەسەر زەویە مەشروب نەوەی پیسیەکان هەمووی نەوەی خواردنەوەی شەرابن. وقال إنها والله لا يجتمع الإيمان وإدمان الخمر معا. سوێن ئەخوا ئیمامی عوسمان ئەفەرمێ سوێن بە گەورەی خوا قەسم، ئیمان و کەسی مدمین بە خەمر، نەک کەسی ئەخواتەوە جارێ دوو جار سێ جار خوا هیدایەتێدا و تەوبە ئەکا و ئەگەڕێتەوە وازی لێنێ و پەشیمانە. کەسێک کە مدمینی خەمرە، کە مەعاشەکەی وەرئەگرێ حیسەیەکی داناوە بۆ خواردنەوە، کە کەسابەت ئەکا تا ئێوارە بە 30,000 12,000 داتە خواردنەوە. ئیمان لەگەڵ ئەو کەسەیە دووشتی زۆر جیاوازن کە سوێن ئەخوا. ئەمجا بەسەرهاتێک هەیە هەر مماثلی ئەمێ ئیمامی عوسمان باسی شتێوە ئەکا کە ئەفەرمێ پیاوێکیان هاورد عقوبەیاندا، مەشروبیان بۆی دانا، بوتڵێ مەشروبیان دانا لەگەڵ مناڵێک و لەگەڵ ئافرەتێکە. ئافرەتێکی زۆر جاوەندیان یان زینا لەگەڵ ئەم ئافرەتە بکە، یان ئەم مەشروبە بخۆ، یان ئەو مناڵە بەری ئەبکوژە. قتل نفس ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم. کوشتنی کەسێک بە ناحەق هیچ جەزایەکی نییە ئیلا جەهەنم و بێ بچێتە دۆزەخ. زیناکردنیش خوای گەورە حرامەکەی داناوە، چی بکە؟ وتی ئەمە ئەخۆم و ئەمە لە هەمووی ئەهۆنترە. کاتێک کە دایان پێی سەرخۆش بوو زیناکەشی کرد و مناڵەکەشی کوشت. بۆیە فإنها أم الخبائث، دایکی هەموو پیسیەکانە شەراب.